لیاریەکانی هەفتەی 12یەمی خولی نایابی کوردستان لە کۆمەڵی یەکەم لە هەولێر 2 یاری ئەنجام درا لەسەر یاریگای خۆی برایەتی میوانداری هەڵۆی کرد. لە نیوەی یەکەم یاریەکە لەگەڵ ئەوەی برایەتی باشتر دەرکەوت و چەند دەرفەتێکی گۆڵ تۆمارکردنی لەدەستدا نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دووەم برایەتی درێژەی بە هێرشەکانیدا و هەوڵی تۆمارکردنی گۆڵێکی دەدا. هەڵۆژ بە هێرشی هەڵگەڕاوە مەترسی لەسەر گۆڵی برایەتی دروست کردبوو. لە خولەکی 88 بیلال ساڵح گۆڵی یەکەم و پێشکەوتنی برایەتی تۆمار کرد. ئاهەنگگێڕان یارزەنانی یانەی برایەتی زۆری نەخایاند و لە خولەکی 93 ئەحمەد عیسا ئەنجامەکەی بۆ هەڵۆ یەکسان کردەوە با تۆمارکردنی گۆڵێک بەسەر. یاریەکە بە گۆڵێک بۆ هەر لایەکیان و بە یەکسانی بە کۆتا هات. توانیمان لە ناو یاریگای برایەتی خاڵێک بەدەست بێنین لەگەڵ تیپی برایەتی تیپێکی تۆکمەیە تیپێکی باشە هەوڵ دەدەن سەرکەون بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین. ئێمەش لە دەوریەکە هەتا ئێستا سەرکەوتنمان نییە کە بەڕاستی یاریزانەکان یاریێکی باش دەکەن بەڵام لە گۆڵکردن مۆفەق نابین. سوپاس لە خودای گەورە لە دوا خولەکان توانیمان گۆڵی تعادل بێنینەوە. هاي المباراة تجسيد للضغط النفسي اللي يمر به باللاعبين بعد الخسارة الكبيرة مع سيروان نيوي. يعني شفت المباراة فرص كثيرة يعني حاولنا هالأسبوع نطلع الفريق من أجواء الخسارة، غيرنا المنهج التدريبي، كان التمرين أغلبه نفسي للاعبين. يعني ايش قد قدرنا نسوي نطلع اللاعبين جو الخسارة، بس ما أعرف ليش يعني كانوا مستعجلين على الجول. لەسەر یاریگای فرانسۆ هەریری هەولێر میوانداری سۆرانی کرد. دوای تێپەڕبوونی تەنها 3 خولەک محەممەد هاوار دوای وەرگرتنی تۆپێک لە ئاکار ئیبراهیمی هاوڕێی گۆڵی یەکەم و پێشکەوتنی هەولێری تۆمار کرد. تۆپ زوو ڕێگای ستونی دەگرت لە جیاتی گۆڵ. سۆران هەموو توانای خۆی خستەگەڕ بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە. گۆڵێکی تۆمار کرد بەڵام ناوبژویان بە بیانی و ئۆفساید ڕاتی کردەوە. لانیوەی دووەم جارێکی دیکە سۆران بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە هەوڵەکانی خستەگەڕ. هەولێریش لە هێرش هەڵگەڕاوەکان زۆر مەترسیدار بوو. دوای لە دەستدانی کۆمەڵێک هێرش لەلایەن یارزەنانیانی هەولێرەوە عەلی سەرحان تۆپێکی درێژی بۆ محەممەد هاوار ناردوو. ئەویش چووە نێو هێڵی سزا و بۆ جاری دووەم سەردانی گۆڵی سۆرانی کرد. یاریەکە با 2 گۆڵی بێوەڵام بە سوودی هەولێری خاوەن ماڵ بە کۆتا هات. چەندین دەرفەتی گۆڵمان بەهۆکۆت بەڵام خوا مەفەقی نەکردین. ئەوانش 2 فرسان هەبوو هەردوویان گۆڵکردن و یارێک زۆر باشمان کرد بەڵام خوا مەفەقی نەکردین. ئینشاءڵڵا یاریەکانی داهاتوو سەرکەوتن تۆمار دەکەین و ئەمەلی سەرکەوتن بە قۆناغی داهاتووشمان نەماوە. ئینشاءڵڵا لە ساڵی داهاتوو بە ئەنجام و بە ئاستی باش دەردەکەوین. سەرەتا پیرۆزبایی لە دەستەی ڕاهێنەران و مدەڕیب و هەموو یارزانەکان دەکەم بەڕاستی ئەمڕۆ ئاسیش یەکجار بەرزان نیشاندا. ئێمە لە یەکەمەوە یانەکەمان ئەوەی دەویست کە کۆمەڵێک گەنجێک پێڕابگەین بۆ ساڵانی داهاتوو ئەوەش ئیدی واحد بەرەبەرە بە عەول و قوتی خواوەشتە ئەنجام دەدرێت. بەمەنجامە برایەتی بە 17 خاڵ گەڕایەوە خانەی دووەم و لە سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو نزیکتر بیەوە. هەر یەکە لە سۆران و هەولێر و هەڵۆش کە لە خانەکانی 5ەم و 6ەم و 7ەمی کۆمەڵەکەیاندان هەلی سەرکەوتنیان بۆ قۆناغی داهاتوو لەدەستداوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.